طبعا بەشێکی گشتێمە گەر هۆکارەکانی ئەم دیاردێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئاچۆ هۆکارێکێ بە شێوەیەکی گشتی دوو جۆر هۆکار هەیە. هەنێ هۆکاریان ئەتوانین بڵین تایبەتە بە خودی ژنەکان خۆیان، هەنێ هۆکاریشیان تایبەتە بە کۆمەڵێک فاکتەری ژینگەییەوە کە دوای لە چەند خاڵێکا ڕوونیەکەینەوە. یەکێک لە گرنگترین هۆکارەکانەوەی کە زۆرێک لە زانکانی بواری تونند و تیژی جەختی لەسەرەکەنەوە و زۆرێک لە قوتابخانەکانی بواری تونند و تیژی جەختی لەسەرەکەنەوە هۆکارە خودیەکانە، یان با بڵین ئەوەی کە پێویستە بە سروشتی مرۆڤەکان خۆیان. تۆ دەمانچەیەک چەکێکە پێبێ ئەم چەکە پڕ لە فیشەکە، بەڵام ئازار بە هیچ کەسێک ناگەێنێ، هەتاوەکو کاتی کەسێک دەستی پیانێ ئەی تەقێنێ ئەو کاتە بێتە هۆی ئازاردانی کەسی بەرامبەر. لەبەر ئەوە زۆرێک لە تاکانی ئێمە ئەو با بڵین ئەو سروشتە تونند و تیژە و شەڕانگێزە لە ناو ناخیانە هەیە، بەڵام هەر کاتێک هۆکارێک هەبێ ئەو هۆکارە وای لێبێت لە توانای کۆنتترۆلکردنی ئەو دەرچێت و توانای ئەوەی نەبێت کە دەسەڵاتی خۆی بەسەر بسەپێنێ ڕەفتاری تونند و تیژی ئەنجامە. جا ئەم ڕەفتارە تونند تیژەی کە ئەنجامەیە بەرامبەر بە خودی خۆی بیکە یان بەرامبەر بە کەسێکی تربی، بەڵام هەروەکو فرۆید باسێکە لە زۆر جار نەخێر هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە عادەتەن ئەو هەستی شەڕانگێزەی کە وەکوتم لۆران زیش باسی کردووە، ئەو هەستی شەڕانگێزی کە لە ناو ناخمانە زۆر جار تەحویل لەبێ بۆ خۆمان، یعنی لە بری ئەوەی کە تۆ کاتێکە ژنێک کێشەیەکی بێ لەگەڵ پیاوێکە لە جیاتی ئەوەی کە ئازاری پیاوەکە بە زۆر جار ئازارەکە تەحویلەکە بۆ خۆی خودی خۆی پێ ئازارەیە تاوەکو کەسی بەرامبەر هەرز بە ئازاری ویژدان بکە و پەشیمان بێتەوە لەم ڕەفتارانەی کە کردوێتی. هەر لەبەرەوەشە لای ئێمە زۆر جارەڵەن کە زۆرینەی ڕێژەی هەوڵدان بۆ خۆکوشتن لە ناو ڕەگەزی مینەیە، لە کاتێکە ڕێژەی خۆکوشتن لە ناو ڕەگەزی نێرینەیە زۆرترە، بۆ لەبەرەی ژن بەپێی ئەو توێژینەوانەی کە کراوە ئەڵە زۆر جار ژن ئەو بڵین کاتێک کە بە نەوتەکە ئەکا بە خۆی ئەسووتێنێ ئەمە هاوارێکە بۆی کەسێک فریای بکەوێ، هاوارێکە بۆی بەرامبەرەکەی هۆشی بەخۆی بێتەوە و بیر لە خۆی بکاتەوە، بیر لە ڕەفتارانە بکاتەوە کە بەرامبەر ئەم ژنە کردێتی و هەوڵ با کە دووبارەی نەکاتەوە. هەنێک لە هۆکارەکانی تر ڕەنا پەیوەندی هەبێ بە ڕاگەاندنەوە، بەتایبەتی لەم سەردەمەی ئێستایا کە تەواوی ژیانی تاکەکانی داگیر کردووە، ینی ئێستامە زۆربەی زۆری کاتەکانمان تێکەڵین لەگەڵ هۆکارەکانی ڕاگەاندنە، جایتر سۆشیال میدیا بێ یان کەناڵە تەلەڤیزیۆنەکان بێ، زۆر جار ڕاگەاندنەکان ئەبن بە هۆکارێک بۆ دروستبوونی ڕەفتاری تونند و تیژی. ئێستا توێژینەوەیەکێ لەلایەن باندۆراوە کراوە دەریخستووە کە چۆن ئەوەی کە لە ڕاگەاندن پیشانەیرێ لە ڕەفتاری تونند و تیژ کاریگەری هەیە لەسەر دروستکردنی کەسێتی تونند و تیژ لە ناو کۆمەڵگەیان. جا ئێمە ئەگەر ئەمە هەر لە قۆناغی مناڵیەوە کە ئەساسی دروستبوونی کەسێتی مرۆڤەکە ئێمە مناڵەکانمان تێکەڵکەین بە ئەفلام کارتۆنێک کە هەمووی تونند و تیژ بێ، وردە ئەم شتە لەگەڵیان شتەکە عنی ئەبێ بە شتێکی سروشتی لەلای، یعنی وەکو شتێکی نامۆ نایبینێ، زۆر ئاساییە بەلایەوە کە دووبارەی بکاتەوە، بەتایبەتی گەر هاتو ئەو ڕەفتارە تونند و تیژەی کە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە پێشکەشەکرێ ئەو تونند و تیژەی کە کەسەکە بەکاری هێناوە پاداشت بکرێ. یعنی چۆن پاداش بکرێ؟ یعنی مەسەلەن بۆ بەدەستهێنانی شتێک ڕەفتارێکی تونند و تیژ ئەنجامەیە، بەڵام لە ئەخیرا کە شتەکەی دەسەکەوێ ئەمە وەکو وایە پاداشتێکی وەرگرت بێ. لەبەرەوە ئەو مەسجەی کە ئەیگەێنێ بە مناڵەکان، بە هەرزەکارەکان، بە کەسە گەورەکان ئەوەیە کە تۆ هەر کاتێک پتێ شتێ بەدەستبێنێ گە ڕەفتاری تونند و تیژ ئەنجامە ئەتوانی بەدەستی بێنی، لەبەرەوە بێ بە شتێکی ئاسایی لەلای ئەمە. لەلایەکی تر ئێمە بینین زۆربەی هەرزەکارەکانمان و زۆربەی گەنجەکانمان لەم سەردەمە ئێستا خەریکی یاری ئەلکترۆنیەکان وەکو پەبجی و کۆمەڵە یاری تر هەیە کە هەمووی فێرتەکا کە چۆن بە چ شێوازی ڕەفتاری تونند و تیژ ئەنجام بدەیت، چۆن لەدەست پۆلیس ڕابکەی، چۆن لەدەست یاسا ڕابکەی. ئەمانە وا لە تاکەکانمانەکە کە لە ناو خودی خۆیانە ئاسایی بێ بەلایەنەوە کە ڕەفتاری تونند و تیژی ئەنجام بدەن. مەسەلەن تۆ ئەڵەی پیاوەکە چوە ناو ماڵی باوکی کچەکە و لێیە ئازاریە ئەوەنە فیشەکی پێوە ناکوشتی، ئەمە تۆ لێرا وەسفی پاڵەوانێکەکەی نەک وەسفی تاوانبارێک. لەبەرەوە ئەو مەسجەی کە ئەگەێنرێت زۆر جار کێشە لەوا دروستەکە کە تاکانی ناو کۆمەلگا بە هەڵەوەری ئەگرن و بەتایبەتی گەر تاکێک بەخۆی جۆرێک لە ئامادەباشی هەبێ بۆ ئەنجامدانی کردووی تونند و تیژی، ئامادەیەکە ئەنجامی بدات، یعنی دووبارەی بکاتەوە لە کاتێک کاکەگەر بزانێت کێشەکان بەو شێوەیە حەل نابێت کە ئەو مەبەستێتی. هۆکارێکی ترمان هەیە ئێمە بارودۆخی ناو کۆمەڵگاکە،
بارودۆخی ناو کۆمەلگا بە شێوەیەکی گشتی کاریگەری هەیە لەسەر تێکچوونی باری دەرونی تاکانی کۆمەلگا. ئێمە ژۆک و کۆمەلگای کوردی تەمان کۆمەلگایەکین کە بۆ سەردەمانێک لەژێر دەسەڵاتی ڕژێمی بەعساژیان و ڕژێمی باسیش ڕژێمێکی دیکتاتۆر بوو وەڕەنا ئەم ڕەفتارە ئەم مۆدێلە ڕەفتارەی کە ئەوان بەرامبەر بە ئێمە وەکو تاکی کورد کردومانە گوێزرابێتەوە بۆ ناو خێزانەکانمان و لەلایەن ئەندامانی خێزانەکانەوە بەرامبەر بە ئەندام باڵادەستەکان و بەرامبەر بە ژێردەستەکان کرابێت چونکە زانایەکی تریشێ هەر بەناوی سیکلی ئەو پێی وایە کە توندوتیژینەوە لە دوایەوە ئەگوێزرێتەوە بەڵام خۆوەکو ڕەنی چاوەڕەنی پێز ناگوێزرێتەوە بەڵکو بەشێەوە کۆمەڵایەتیەکە ئەگوێزرێتەوە چین لە دوای چین ئەگوێزرێتەوە ناڵم من لە پێشەوە ئاماژەم بۆ کرد ئێمە لە ناو کللتورێکا نەژیان کە زۆر مسالم بێ لە ناو کللتورێکا ژیان بەردەوام لە حاڵەتی توندوتیژا بووین یعنی بە بەردەوامی لە چواردەورمان بینیمانە من خۆم بیرمە مناڵ بووم هەموو شێوێک لە تەلەڤیزیۆنی عراقی ژمارەی ئەو جوندیانەی پیشانەیە کە لە شەڕی ئێران عێراقا کوژراوە یعنی من لەگەڵ ئەو دیمەنانە گەورە بووم لەبەرەوە ئاساییە بەلامەوە نەک هەر من هەموو تاکێک کە تۆ لە ناو کللتورێکی وا بژیت تاکسیری لەسەر نەفسیەت هەبێ زای من لەگەڵ ئەوەیان نیم کە بڵێم پەخش نەکرێ باکسەوە تۆ پێویستەکە پەخش بکرێ چکە گەر پەخشی نەکە ڕێژەکە نازانی خۆ ئێستا ئەمام تاوانێک کوشتن و خۆکوشتانە هەر هەبووە بەس بۆ ئێستا وازەق بۆتەوە بۆ ئێستا دەرکەوتەوە بۆ ئێستا هەموو دنیا لێ ئاگادارن لەبەر ئەوەی کەناڵەکانی ڕاگەاندن توانیویان ئەم کارە بکەن و کەناڵەکانی ڕاگەاندن ئێستا لەم سەردەمەی ئێستا ڕۆڵی باڵا ئەگێڕە لە هۆشیارکردنەوەی تاکان و لە پێگانی کۆمەڵاتی تاکانیشا لەبەرەوە ئێمە ناتوانین بەتایبەتی لەم سەردەمەکەی تر وەکوتم تەواوی ژیانی تاکانی داگیرکردن ناتوانین ئێمە بڵێن با پەخشی نەکەن نەخێرەوێ پەخشی بکەن بەڵام مهم ئەوەی بزان بە چه ئوسلوبێ پەخشیەکەن بە چ ئوسلوبێ وا ئەکەن کە تاکەکانی لێ هۆشیار بکەنەوە زۆر گرنگە بۆ کەناڵەکانی ڕاگەاندن کە مستەشاریان هەبێ عنێ ڕاوێشکاریان هەبێ لە بواری ژنان و لە بواری جەندەروانە ئیشان لەسەر بکەن تاوەکو بەرچاوڕوونیان کە لەوە سەر ئەوەی کە ئەو پەیامەی کە ئەیگەێنن چەند زەرەری بۆ زیادبوونی حاڵەتەکە لە جیاتیەوەی کە ببێتە هۆی کەمکردنەوەی حاڵەتەکە لەبەرەوە من لەگەڵیام کە بە خش بکرێ بە زۆکوتم زانیارەکان ڕاست و دروست بێ ئەوەیە کە خۆڕێکراوەکانی ژنان ئەو توانایان نییە کە بڵێ بڕۆن بربەستی ئەوە دانێن ئەمە بابەتێکە کە ئەوێ هەموو دام و دەستگاکانی کۆمەڵتیایە بەشدار بێ بۆ نەهێشتنی بە دەستگا ڕسمیەکان و بە دەستگا مەدەنیەکانەوە ئەبێ هەمویان هەم ئاهەنگ بن ئەبێ حکوومەت بە تایبەتی پلانێکی استراتیژی هەبێ لە هەموو ڕوویەکەوە بەحث و دراساتی لەسەر بکە بۆ ئەوەی ئەم دیاردەیە نهێڵێ دیاردەکە هۆکارەکان زۆرن بۆ ئەوە کە تۆ ناتوانانی بڵێ ئیسا دەستنیشانی بکەی لەوانی هۆکاری ئابوووریە بە هۆرکاری سیاسی بێ کۆمەڵایەتی بێخرا بەکارهێنانی دین بێت نازام لەعنی زۆر شت هەیە کە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ژنان پەنابرن بۆ خۆکوشتن ئەبێ خەڵک بزانێت کە ئەمانە ڕوئەدا بەڵام نەک بەو شێوەیەش کە لە ئیستا لە میدیاکانە باس ئەکرێت کە بۆتە هۆی ئەوەی وەکو بڵێ هۆکارێک بێ بۆ هەندانی خەڵک بۆ ئەو مەسەلانە